کەلاتە ناو جەرگەی سوورچیەکان. ئەمڕۆ گەشتوان بە خۆشحاڵیەوە بە باشی زانی کۆمەڵێک گەنج لێرە بەسەر کاتەوە کە شاخەوانن چالاکوانن کۆمەڵی گەنجی بەسەلیقەن لێرە خوان کۆ ئەبنەوە چالاکی جۆرا و جۆر ئەنوێنن. ئێمە هاتین بە سەیران بکەینەوە لێرە کە کۆمەڵێک ئاسەواری کۆن و شوێنەواری مێژووی لێیە بزانین ئەوان پێمان ئەناسێنن بۆمان باس ئەکەن ئێوەش فەرمون لەگەڵمان نابن بۆیە بزانین ئەم ناوچەی سوورچیەکان چی لێ. بانیتان باش چاکن ئەحواڵتان لە چیان ئێوە چۆن هەن بەهەش هەن خۆش بیت من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەیان وەکو ئەڵێن چواردەوری ئەم ناوچەیە کۆمەڵێک شوێنەواری لێیە حەزم کرد پیشانمان بن و باسێکی ئەو شوێنەوارانە بکەین بەڵام پێش هەموو شتێک ئەرێ ئێرەڵی تارە تۆپی تاکەشەوە ئەو درەختە بەتەمانانە بووە کە لە پاچە بوون ئەو دارانە داری گەورەن بینە یعنی ئەمە پێی دەرێن بینە داری بیانی چنان لە بۆ خواردنی پەکەل نایە ئەویان بڕینە دارێ خواردنە لێراچینن هەنار و هەنجیر و ئەوانە کە بەرهەمیە بیتن هەند کۆمەلگا سوودێکی لێ ببینێتن هەندیش لە ئۆکسسیجینی شار باشە زۆر بەر ئەوەی هاتینە بڕین کەواتە با بڕۆین یەکەم شوێن کوێ بچین ئەمە بەعالی و دەست پێ بکەین بزانم ئەوە چی و بەردانە ئەمە کۆن پرد بۆیان لە ئاشیشە چێچکە نزیکە لە ئاوە ئاشی ئاوە دەبا با بڕۆین هەر نزیک شۆت خوا باسە یەکەم زانم ئاشە تەمەنی چەنە چییە چ باسە کۆمەڵگەی کەلات لە دەڤەری سوورچایەتی سەرباناحیەی بجیل لە قەزای ئاکرەی پارێزگای دهۆکە. بادووری 14 کیلومتر کەوتۆتە خۆرهەڵاتی قەزای ئاکرێ. گوندەکانی دەوروبەری بریتین لە سوسناوە، گۆجار، سەرۆکانی و بوسێل. گوندی کەلات دەکەوێتە خوار زنجیرە چیای بێرات. خەڵکی ئەم گوندە لە سەردەمی شۆڕشەکانی ئەیلول و گوڵان زۆر جار کەوتونەتە بەرهێرشی تانک و تۆپی ڕژیمی بەعەس. ئەم کۆمەڵگەیە بە بەرهەمی برنجی کوردی و هەنجیر و هەنار بەناو بانگە. شوێنەوارە گرنگەکانی بریتین لە دێرە مارقریاقوس کە بۆ سەردەمی مەسیحیەت دەگەڕێتەوە و قەڵای کەلات کە تایبەت بە سەردەمی میر بەیرەم پاشای میری میرنشینی بادینان بووە. کاک محەممەد ئەمین وەکۆ بینین ئەم دیوارێکی گەورە و تا چاوبڕەکە لێوە درێژە هەستەکەم ئێمە لە ژوورێکا بووین کە ئەمە ژوور بووە ئەم ئاشە بۆ چ سەردەمێکە گەڕێتەوە لە کیا دروست کراوە بۆ لێرەشا دروست کراوە کاک پشگۆ ئەو ئاشە ئاوەیە ئاوێ شۆڕ کردی جاران ئەو ئاشە سەردەمێ میرنشینە بادینان هاتی دروستکردن سەر ئاشە دیا هۆتەوە لێرە هەنە ئەم ئاشە لەسەرێ بە ئاوێ شۆڕەکە لەسەری جۆگەیەک دێتن سکرێک دێتە سەرێ لەبێ ئاوا ڕووبارێ پەوێ ئاوێ شۆڕ کرد لە بۆ گانمێ جۆی برنج ئەو تشتەوێ هاتێ بەکارینان وەختە خۆ ئێرە جێکی مێژووی کەبنە کەلات جێکی مێژووی کەم لە سەردەمێ مێنشینە بادینان وێ هەبووی ئەو ئاشە لە چەند گوندێتی دەوروبەر هاتینە لە ساف ئاشان وێ شۆڕ کردی یعنی گەنم و خوارد هەر خۆی جوڵەی ئەو ئاشەش بە هێزی ئاو دروست بەهێزی ئاو بێ ڕووبارەکە بێرا ڕۆژ ئەوە جۆگەیەکە سکرێکە لە پشت ئێرەیە لە پشت ئاشەکەیە هاتێسە ئاشە لێرە ئاوێ شۆڕ کردی ئەم ئاشەی باش کەواتە ئێستا دوای ئێرە بمان بە بۆ ئەو شوێنانی کەش کە قسە و باسی لێو بکەین کە هەر مێژوین و لەم ناوچە دروستکراوە دوای ئێرە بچین بۆ چۆ هەنووکە دەڤەرێکەوین لە بۆ سەق قەڵاتە جهێ میرێ میرنشینە بادینە با بڕین کەواتە فەرموو
بەڕاستی ئەم دارانە زۆر بەتەمەنن هۆکاری بڕینەوەی هەرچیەک بێت سوود و زیانەکەی هەرچیەک بێ بڕوا ناکەم هیچ شتێک هیچ درەختێک زیانی هەبێ بەڵام سەری دارێکی وا بەتەمەن ئەەکەیت ئەمە پێمان ئەڵێ لەم شوێنە مێژوویەک هەبووە شارستانێتێک هەبووە ئەم دارە دلیل لە مێژوو شارستانی ئەو شوێنە ئەکات بەڕاستی بڕینەوەی ئەم دارە وەکو بڕینەوەی مێژووی ئەم شوێنەوەە وەکو بڕینەوەی مرۆڤەکانە سڕینەوەی شارستانێتێکە منوایی بینم بەڕاستی چکە هیچ هۆکارێک نابینم کە ئەم دارە زەرەری یابێت بەقەدر ئەوەنەی کە بوونی دارێکی بەتەمەن لە هەر شوێنێک مانای شارستانیەتە مانای ژیانە هیوادارم هیچ دارێک نەبڕێتەوە زۆر گوناحە کاک محەممەد ئەمین ئێمە لە خوارەوە دوای ئاشەکە بەم گردە بەرزە سەرکەوتین هاتین بۆ ئێرە نازم ئێرە چییە ئەم دوو تااقەت چییە بۆ دانێکیان کراوەیە بۆ دانێکیان داخراوە ئێرە چی بووە کاتی خۆی هیچ سەردەمێکە ئێرە بەخۆی کاک بشکۆ ئێرە بیناچی گەورە بوو زۆر مەزن بوو بەس سروشت یعنی بیناچی زۆر قەدیمە ڕووخاوە ینی هەرفتە هیچی سەردەمێکە سەردەمی میر بایرەم پاشای میری مێنشینی بادینان یعنی کاتەمە قەڵا بۆ کردوێت بەڵێ ئەوە قەڵایە بەڵێ ناوێ گوندێ کەرات هەپەوێ قەرانە بۆی ئێرە بووە بەرێ کاتە ئەکرێ بڵین ئێرە لەم ناوچێ شارستانێتی ئەم ناوچەیە لە پێشا لەم قەڵایەوە بووە شارستانیەتی ئێرە لەو قەراش یعنی کۆنترە و کۆنترە بەرەقە لێرە دێرێکەیە پەناوی دێرا مارقریاقوس دێرێکە مەسیحیا دەلالەتە لە سەردەمێ پێشی ئیسلامێکەتەوە باشە بابینەوە سەر باسی ئێرە وەکووتمان ئێرە دوو ئەویان وەکو دەواازە وایە ئەمەیان داخراوە هەروایی بۆ ڕووخاوەیان هیچ بیرەیان هیچ لەسەر بیستوە ئێرە بۆمان باسکەی چییە چۆن بوو ئەمە چی بووە ئێرە هەمووی بۆ بەس ئەمەش ماوەتە لەو قەڵا گەورەیە ئێرە هەمووی بینا قەلاکە گەلک مەزن بە گوند بە ئێرە گوندە گوند بە لێرە لە سەردەمی مێنشینی بادینان ئێرە گوند بە ئێرە جێمیریە زۆر ئەوە دیشی غورفێدی شوێلێنە بەس قەدیمە و پەراستی چ ئێحتیمامە شوێنەواری پێ نەدا ڕووخانە ناکرێت خەڵکی ئەم ناوچێ خۆی هەستێ بەوەی کە ئێرەک و شوێنێکی گەشتیاری بپارێزێت پاچ کاتەوە جوانتریکە نیکا بەتەوی لە بەڕاستی وستە کە لەسەری وەستاوین هەمی شیاکەی ئاژەڵ وشتی وایە ئێرە بۆ بەتەویلە ناتوانرێت ئێرەوەکو شوێنێکی گەشتیاری لێ بکرێت خەڵک بێ بۆ سەیری جوانتری بکرێت دەکرێت بەس بێ بەڕاستی ئەvê ڕخنێت لە حکومەتا خۆ لە دەستگای شوێنەوارە ئاکرێگرین پەراستی جێکی هۆی قەدیم و کەv نار یعنی هەتا هەنووکە چ ئێحتیمامە شوێنەواری پەv ئاسەوارە قەدیم ناتێدان پەراستی بارانه هی بارانه دنگ بارانه بارانه هی بارانه دنگ بارانه بارانه
درمان بوهارا هی بارانه بارانه لده گردرانا ای بارانه بارانه عايشوكي عايشة عايشة ودلالي جاني عايشة عايشوكي عايشة عايشة ودلالي جاني عايشة للنهارا للنهارا حرشة عايشوكي عايشة عايشة يا بيري بوي بكراماشة عايشوكي عايشة عايشة کاک ڕێبازیان ئێمە کە لە بانیەوە هاتوونەتە ئەم دەڤەرە جوانەی سوورچیان بەڕاستی کەشێکی خۆشی هەیە بارانێکی زۆر باری بەسەرمانە تەرزێکی زۆر باری بەسەرمانە سەرمایەکی زۆر لێیین ئەمێ باسی ژینگەی منتیقەی سوورچیانم بۆ بکەی لە ڕووی ژینگەوە چیتان کردو بۆ پاراستنی ئاژەڵی کێوی تەیروتویری کێوی دارستان کشت و کاڵی بەگشتی باسی ژینگەی ئێرەم بۆ بکە لە ڕووی پاراستن و بەرز ڕاگررتنی ژینگەی سوورچیان دەستخۆشی وڵا سوورتیاتی ئەو ژینگەیە خەرک ئەوە هەمومان پاراستە ئەو لەو منتیقی هەندی ئەوەی بێ لە قەندیل بێ بۆ ئاکرێ ئەو منتیقی سوورتی ئەو هەندەی داری لێ هەلا دەهۆچێ دەگری وڵا هەدا ئاکرێ لەو لای هەموو خەلکی سۆرانیش دێ نەورۆزە هەمووی دێتێرە خەڵکی سوورچی لە منتیقەیە چەنە گرنگیان داوە بە ژینگە هیچ چالاکێکیان هەیە گرنگیان بۆ ژینگە چییە؟ پێش ئێستا تەواو ئێستا هەموو لە هەرموو ڕێکی پاراستە ژینگە پێش ئێستا ئەوە نەبوو سەردەمەی نەفت و ئەوانە نەبوو دای بڕی ئەوە کە ئێستا هەمووی ژایتەوە الحەمدولیلە زۆر باشە ئێستا باشە هەمووش دەپارێزین ئەو گروپەشمە دانایە لە ژینگەی دیکە بەس پێم وایە عیبە هەگەر ئێستا دەچی لەوە نەورۆز و ئادارەوانە هەرماکێکی لەو بەری دەوێکی کەسێکی ببای دەرێوەڵا ژینگە وابزانم فەرز سونەت نییە فەرزە لەسەر هەموو کەسێک حوزە نییە برێ ئەوەیە دەپارێزم و ئەوە دەکەم ئەوە فەرزە لەسەر هەموو خەڵکێک گروبی ژینگەبی ئافرەتبی منداربی بچووکبی وایە خەرکوە پەروەردەکەک و باش ئەوانە لەلایەک ئەوانە حتمما ئەوە پێویستی بە هوشیاری کۆمەڵگە هەیە کە لە ڕووی ژینگەیەوە بە ئاگا بێت باسێکی بەگشتی باسێکی ژینگەی ناوچی سوورچیانم بۆ بکە گرنگی ژینگەی ئێرە بۆ چواردەوەرەکەی چییە؟ گرنگی وڵە هەموو شتێکە ئۆکسسیجینی باش دەدا داروبارەی ئێستا چەند ڕۆژێکی پێ بچی هەمووی دەژیت و خەڵکەکە دێتە ناوێ بە سێبەرە زۆر تشتی دیشیە ئەگەر باسی تشتی دیکەی بکەنی بەربی خواردن و ئەوانەبی زۆر تشتی لێە لێرە ئاژەڵی کێوی هەیە زۆرە وەکو بزن وەکو حیوانی کووی هەیە کەو هەیە هەموو تشتێکی هەیە ڕاوکردن چۆنە لێرە ڕاوکردن هەگە دەگمەنە کمە هەگەر هەیشبی بە دزیە خەڵکە کێ نەفس نەزمە و دەچیت بە دزی بکەنەک و شتەکە هەمووی مەمنوعە دەست ئەوە نابێت کاک سەروان بەریجان لێرە لەم ناوچەیە گرنگی لە ڕووی کشت و کاڵ و ئاودێری و ئەو ئاوەدانی کە هەیە گرنگی ئیراوە بەچی سروشتی ئێرە بەچی بەناوبانگە سروشتی ئێرە بە برنجی کوردی لە کۆمەلگای کەلاتی برنجی زۆر دەکەن وەکو دەخلگەن و جۆ ئەو تشتانە زۆری دەکەن هەر نەماندی کووە وەختەکەی نییە لەعانە بەس وەختی گەنمەکەیە وەختی برنجە هەیبی پێنج وەختی وە لەسەر ئاگرێک منزڵ دابنرامس برنجەی باسی ئەەکەی ئاوانی بەچوار مشکی دانیشتینە ئەوەمان لەو برنجە بکردە کووە ڕۆژەکە دیوەرن لە خزمەتی گۆدانە ئەوڕ بەکەش هەوای نەیتوانی ئەو ئیشەی بکەین برنجەی بینین لەوە لێرە باشە بێ لە برنج چی کەمان هەیە لێرە وەڵاهی چی هەیە زۆر تشتی هەیە لۆ باغی هەیە هەناری هەیە هەنجیری هەیە کانی ئاوی هەیە کەلات بە ئاوەکی باشی هەیە زۆر مەشهورە بەوت ڕەز و باغوانە ئەی لە ڕووی ئاژەڵداریەوە چۆنە وڵا ئاژەرداریشی هەیە بە زۆرنە هەموو تقریبان بوویتە پێشمەرگە کە شوانی ناکە لە کۆمەلگای کەلاتی هەموو بوویتە پێشمەرگە شوان کم بووە حیوان بۆچی جاران نییە زۆر حیوانی ڕابگرەوە هەموو کەسێک بستەکەن حیوانە و تشتانە کەم بووە
بەس من لەسەر ئەو قەڵا کۆنەی کە لەوێ بووین سەیری خوارەوەمە کرد تەویلی گەورە گەورەی ئاژەڵی بینی بەرێ ئەوانش هەندە قەساب لە گوندی هەینە لۆخۆ حەساری دانا حەساری گۆشت فرۆشن حەساریان دانا لۆ حیوانی دابەستی وەکو مانگا وەکو کاڤەر ئەو تشتانان هەیە جیسک و لۆ قەسابخانێ یەکدیکە هەیە بە زۆر نییە یێماڵان هەیە بە زۆریان نییە باشە دەست خۆش من دیقەتی شتێکم ما لێرە لەم گروپەی ئێوەیە طبعاً هەموو بەرنمەیە کە چوین هەموو ئەو گروپانی کە شاخەوانن چالاکوانن هاوسەنگیەک هەیە لە جەندەرە مەسەرەن کچیشن و کوڕن ئافرەت و پیا و هەمان تێکەڵن بۆچی لێرە لەم ناوچەی ئێوە ئەم گروپی ئێوە تەنها بەس کوڕەکانن پیاوەکانن بۆچی ئەگەرتەوە بۆ ئافرەتان لەگەڵ نیە کۆمەلگای ڕاستی عشیرەت پیچەک زەحمەتە بۆ هەتا چیش بێتە ناو گروپە پیچەکە زەحمەتە بەس مێ حەولە دینی شەڵە محاولەکەین هەم چیش بێنە ناو گروپێمە کۆمەلگا بە پێش بخین زەچە باشە ئەمە تۆ ڕاستە فەرمی بەڵام وەکو ئاگاداری شیت لە کۆمەڵگەی کوردەواریە هەر لە دێر زەمان و کۆنەوە لە کێڵگەکانە ئافرەت و پیا و هەربێکەوە ئیشیان کردووە ئەسڵان لەو سەردەما ئافرەت و پیا و هەر بێکسانی کاریان کردو بێکەوە بوون لێک چەلگا بوون لێک شوێنابوون هاوکاری یەکتریان کردووە ئەبواە ئێستا باشتر بواە وەک لەو زەمەە بۆچی ئێستا عکس بۆتەوە وە بوو پێشە هەبوو ئافرەت و پیا و مرۆڤ ئەوانە هەچوونە هەتا درونیانە کرد وێکرا زباریان وێکرا کرد بەس وەچی بێن گروپ پیچەک شاخەویە زەحمەتە لە بۆ کۆمەلگایمە بەس ئیشەڵای دێمەحاولەکەی لێرە ئەی بەدەرەوە کچان خۆیان گروپیان نییە دروستی بکەن نەگەر بۆ شاخەوانی بۆ چالاکیکی تایبەت یا بۆ شاخەوانی یا بۆ هوەری لەم بارەوە هیچ وا دروست نەبووە تا بیر لەوەش بێتەوە لە داهاتووە ئەو فەرق و فروقە نەهێڵدرێت و ببن بێ گروپ دەبەردەوام ئیشەڵە بۆ فەرق ئەو نەمینیتن هەتا کوڕبی چیش بیتن فەرقی نییە چنجی کۆمەلگاوی خوازتە بی وێکرا بیتن وێکرا شۆر بکەن وێکرا کار بکەن هەتا لە ڕووی ژینگە بی لە ڕووی گروپ بی هەرکوێ بیتن ئەو سروشتە جوانی کە تیایین سروش بە هەموو شتەکانیەوە جوانە ئەنجاکەیتە ناو سروشتەوە بەم پێک هاتانەوە بی زۆر جوانترە بێت کاگ ئەرکان جەناب دۆک و هونەرمەندێک ژنگەی هونەر چەندێک لە سوورچیانە گرنگی پێ ئەیرێت چەندێکی داگیر کردووە پێشەچێ بە خێرهاتن بۆ ستافێ کوردستان 24 خێر بێن بۆ گوندێک کەلاتە هونەرمەند پێشان هەبوون یعنی پێشینوکە هەم بۆ هونەرمەند داوەتات نەکردن ئالیاتە نەبوو ئەو مۆسیقەیە و ئەو تشتەدا بەس دوودا بێن بە داوەتە هێن و چندالێک وەرگرن ئەوە بۆ داواتکردن مە هەبوو هونەرمەندمە هەبوو بە ڕەحمەتی بی ناخۆش نەقەبمە هەبوو ئیبراهیممە هەبوو ڕەزاقمە هەبوو ئەوە مطربێمە بوونیە دەڤەر یعنی منتەقاما پێشی پشتی هینجی کە هات مطربێمەوە شەوقی ناوخۆش و سەفەری نەقەبین و کەمە هەیم یعنی سەفەری نەقەبی قوتابخانە منتەقامەیە لە هونەری یعنی قوتابخانەم ئاکری خریە قەزا ئاکری بەس نوکە تشت نەما ئالیاتەوێ پێش کەتە مۆسیقە و تشتێ هاتی دەرێ و مە هونەرمەندیشە هێنن و کە ناو سوورچێت هونەرمەندیمە فلکلۆری هەیە زبەر سوورچیمە هەیە کەریم خان سوورچی ئەمە گرنگی پێدراوە بەێ گرنگی پێدای ڕۆشنبیری بەێ نوکە هونەرمەند کەریم خانمێ هەیە لە دەنگی بادینە بەخۆ پێشکەشکارە لە رادیۆ ئاکرێ لە ناوچەی ئاکرێ با بڵێن ناوچەی سوورچیان بنکەی ڕۆشنبیری بەێ هەیە لە بجیلێ هەیە ڕۆشن بنکەی ڕۆشنبیری هەیە لە بجیلێ و شانازیش بە مطربی خۆکەن مەش وەچی هونەرمەند ئەمە تازە ینی ئەمن پێشین و کەش داوەتی گوتن من 2010 تەگە سەفەری نەقەبی داوەتی گوتینە بەس ینی بێمە تو هەن لە دوونە چۆیمەک و بێم بە پێش بکە ژیان و ژینگەی ئێرە چەندێک هاندەرە بۆ ئەوی کە تۆ هوەرێکی جوان لە ژینگەکی پاکا پێشکەشکەیت و هوەرەکەت پێش خەیت واللهی خەڵک بناسرێ ینی جحێر خر پشتەوانی منە خر تەشجیع ئاماکەن کومە بە پێش بکەوین خڕیکلامی لە بوو ماجێرن ئیعلانێ بس هەر بەخۆی ینی عندك ما عشیرێت وچی عشیرێت هونەرمەندی زەحمەتە ینی کە یەکی من بمری ئەس بۆ ناستم دو ساڵە داوەتی ببێ ساڵێکی بە داوەتی ببێ پیچێک لە بە عشیرەتاتی نخۆشە یەکی مە نخۆش بیت داوەت من هەبێت بۆ ناسم بچم یەکی من بمری ئەس دێت شەش هەیڤەت تەعجیلکەمە بە داوەتی لە بۆ مطربیش زەحمەتەوە تۆوە ئەو یی مطربی بکە تەبی ئەو هەندی منەتی پێ هەندی نەبی تەبی نزانی عێجیزی چیە و نەخۆشی چیە و تەبی داوەت شتێ خۆ بکە کاری هونەری کاک محەممەد ئەمین ئەمڕۆ
سەرپێکی بەرنمەکەمان لە جەنابتەوە دەستمان پێکرد حەزەکەم کۆتایەکەشی هەر لە جەنابتەوە بێ لە کۆی ئەمڕۆ ئەم شۆرانەی کە چوین ئەم گفتۆ گویانی کە کردمان پامێکم پێ بڵێ پامێکیش بەبینەران بە چی ئەو پامە سەبارەت بە ناوچی سوورچیان و ئەم گفتوگویانی کە ئەمڕۆ لە کارە بوون داخواز لە هەموو خەرچە خۆ دەبەرە سوورچاتی بکەن جارێکە دیکە کللتور و دابوونەریتە سوورچاتێ بژینەوە و داخواز لەوە گەنجاکەم ئەوێتە گەمەتە گروپدا هەول بدەن وەرزشە شاخەوانی بکەنە کللتورێک لە ناو کۆمەلگە هەمە یا کوردی چونکە وەرزشە شاخەوانی هیچ کمتر نییە لە وەرزشە دیکە وەک وەرزشە تۆپاپی باسکە هەر وەرزشتەکە دیکە هەبیتن و داخوازێ لەوە تەگەماکەن یە گروپ پاراستی چەند گرنجێ پەوێ وەرزشە بدەن هەندیش گرنجێ پەژینگە هەمە یا کوردستانە بدەن پاراستی کوردستانێ ژینگەیەکە جوان خاوین ڕێکوپێک وهای لە هەموو ڕۆچیوە ژینگە تەنها داروبار نییە لە ڕوێ داروبارە لە ڕوێ ئاژەلێ چیوی و پاکراگرتنە ژینگە هەیە پەیامەمە ئەوێ لە بۆ هەموو عشیرەتە سوورچی و تایبەت لە بۆ ئەندامە گروپێ مەخرا لە بۆ هەموو کوردستان دەستخۆش سپاس هەرێکاکە وڵای ئەو برنجە زای چیلۆ ساکۆ داڵێ و برنجە لە یام ئەوە ئاستا منجڵێک لێرە بووە ئەو برنجی تێگەی ئەوە دانیشیمەتیان ئاگرەوە ئەو برنجەمان ئالێرە لێ بنە باسی ئەم برنجە و بۆ کرد چی بکەین Oy Lizistane ve had buhar ezdeki ve bu mütebibin yar Lizistane ve had buhar ezdeki ve bu mütebibin yar Kulu jane ev be firasat leviyan amnu tekiri kar Kulu jane ev be firasat leviyan amnu tekiri kar رقيت اقول اقول صورة شركينا بالبيلات الهندا رقيت اقول کاک میکایل ئێمە بێرا ڕۆشتین ئەم شوێنەوەرەمان بینی دابەزین ئێوەتان ئێمە زانیاریێکمان هەیە لەسەر ئەم شوێنەوارە حەزەکەم بۆمان باسکەی ئەم شوێنارە چی و لەکای و چۆنش دۆزرایەوە هیچ سەردەمێکە والله ئەڤ طبعاان من ئەvێ سەردەمێ من نبووە من لە باب و باپیرێ خۆجو لێ بوو چونکە باب و باپیرێمە و باپیرێمە هەرێ لێرە ژینە ئەبن نەوێ ئیمامە عەمەر ناوێ و زەید بووە ئەو وا دروست کردە چونکە وەختێ خۆ ئێرە باژێڕێکی زۆری لێرە هەبووی ئاوادانێکی زۆری لێرە هەبووی هەلە مخبەرێ و قبرستانی ڕادیارە دیارە شارستانێتێکی گەورە لێرە هەبوونی هەبوو طبعاان ئێزەمەش هەیە لەوان جوی لێ بووی و طبعاان ئەvە هەش تبن هەردەدا بوو شۆفەرێەوە هینای دەری وەختی ئەف شارە عام هێڕەتێ پەڕی مەهندسە کات گەلێکی شارەزا بوو مهندسەکەی شارەزا بوو دەری هینا و گوتی دوێ دیژ عینی وێ هەنا ئەڤەنە لێرەها لە خواردتر عینی وچی وێ ئێزارە بێن مزگەفتە و چی ئەویش لە بۆ نیە هەر هۆز تشتەکە هاتیە گوتر مزگەفتە و ئەی بووە پشتگوێ خراوە فڕێراوە هیچی لێ نەکراوە تازە نەکراوەتەوە بکرێ بە شوێنێک خەڵک سەردانی بکەوە لە وەختەی خوددان حیوانەکردن ناوێ مە کەس حیوانەتە مزگەفتێکەتن کردوان حیوانە وەختێ بوو باران حیوانیان تاژانی شوانەکە پە خۆچۆوە ماری و هەنوو کە پیچێک ئەف خەرالێ کردووە ناکەن خەرکەکە بێتە ناوێ و هەر هەن ئەی وەکوزانی هیچ پلانێک هەیە بووە لە داهاتوە نۆژەن کرێتەوە شتێککەی لە چ پلانی ناوە کابراایکی پەیوەندی پە من وەکرد گوتی دێهم نوژەن کەمەوە لە بۆ خێراخۆ کابراایکی دەورەمەند لە ئاکرێ گوتی دێ نوژەن کەمەوە خڕی دەسیم کەم و کەس نەچیتە ناوێ و دوایێ نازانم ئەوێ ئاسارە گوتی نابی مامنوعە و وای نەکرد درستکەتەوە نەکە گوتی دێن نوکەمەوە زارەکردی دەورەمان دەچی وەگو خێرخواز بوو گوتی دێ نوکەمەوە خڕی دەسیم کەم و دێ مەزبوط چێکەم و تاوانە نوکە درۆ پاکەتن ئاوە چیتە ژۆرێ وای نەکرد چێکەتە زۆر سپاس کاک میکایل بۆم هەموو زانیارە و کە پێو بەخشین بەڕاستی ئەم شوێنەرانەی کوردستان کە دۆزراونەتەوە یان کە لەم سەردەمەی خۆشمانە کە ئەدۆزرێنەوە ئەوکو ئەبینی ئەو گرنگی پێ نادرێت کە بۆ خەڵکێکی ئاشکرا بکەن و ئاشنایکەن بە خەڵک مەسەن چ هەر وڵاتێک ئەم لە هەر شوێنێکی دوورەدەستیش ئەم جۆرە شوێنەڕان نبینی پلێتێکدانراوە زانیاری دروستی لەسرە بۆیە کە خەڵکێک ئەهات یان خەڵکی ئەو ناوچێنی کە هیچ زانیاریکی لەسەر نازانێت بزانێ ئەمە چی بۆ هیچ سەردەمێک بۆ و
هەمووی بە دروستی لەسەری بنووسرێ و خەڵکیش بتوانێت شانازی بە ڕابردووی خۆی بکات. بەم جۆرە هاتیە کۆتایی ئەڵلقی ئەم جارەی گەشتوان تا شوێنێکی تر تا کۆمەڵە چالاکوانی تر بە دیدارتان شادەبینەوە خواتان لەگەڵ.